ئێوارەتان باش مسامان بەشارتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. ئێستا هەموو چاوەکان لەسەر کۆبوونەوەی سبەی ئەنجومەنی وەزیرانی عێراقە بۆی بڕیار بدرێت کەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ڕەوانەی هەرێمی کوردستان دەکەێت. ئەلبەتە هەردوو شاندی هەرێم و بەغدا ئێستا تا ڕادەیەک نزیکن لە ڕێکەوتن، ئەنی چەند ڕۆژێکە دانیشتن و گفتوگۆ دەکەن لەسەر هەنادەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان و هەروەها ڕادەستکردنی داهاتی نانەوتی هەرێمی کوردستان بۆ بەغدا. ئەمەش وای کردووە کە ڕێکەوتنەکان تا ڕادەیەک باش بەرەو پێشچوون بەخۆیەوە ببینێت. هەردوو لەسەرەوە کۆکن کە ئەم جارە دەبێت بە شێوەیەکی بنەڕەتی کێشەی نێوان هەولێر و بەغدا چارەسەر بکرێت. نابێ جارێکی دیکە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان تێکەڵ بە ململانە سیاسی و داراییەکان بکرێت، دوور بکەوێتەوە لە کێشە سیاسی و داراییەکان. واتە چۆن داراییەکان ئەگەر هەر کاتێک بۆ نمونە کێشە هەبوو لە ڕادەستکردن و ڕادەست نەکردنی نەو دەڕواداتی نانەوتی، با کێشە بۆ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دروست نەبێت. پێدەچێ ئەم جارە حکوومەت هەرێمی کوردستان بیەوێت ئەوەی کە بەغدا داوای دەکات لە ڕادەستکردنی نەوت هەروەها داهاتی ناوخۆ بیدات بە بەغدا بۆ ئەوەی کە جارێکی دیکە گرفت بۆ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دروست نەبێت. خۆتان دەزانن ئەوە دوو مانگە موچەخۆرانی هەرێمی کوردستان موچیان وەرنەگرتووە. وا باز دەکرێت کە ڕەنگە ئەگەر سبەی بڕیار لەسەر نردنی موچە بدرێت موچەی مانگی 5 بێت سەرەتا، دواتر کار بۆ موچەی مانگی 6 بکرێت. هەرچەندە دەگوترێت ینی ڕەنگە کاریش بۆ بکرێت کە دوو موچە بدرێت، بەڵام ئەوە تۆزی ئەستەمە پێدەچێت سەرەتا موچەی مانگی 5 دابش بکرێت، دواتر موچەی مانگی 6 ڕەوانە بکرێت. ئەمانە ینی کۆمەڵێک پرس و کۆمەڵێک بابەتن کە منەمەوێ گەنگەشی کەم لەگەڵ زۆر بەڕێز کاک شوان محەممەد بڕیاردەری فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق کە بە شێوەیەکی ڕاستەخۆ بە خۆشحاڵیەوە لەگەڵمە لە شاری سلێمانیەوە. کاک شوان سڵاو لێبێەوەم کاتت باش. ئەگەر پێم بڵێیت ینی هەنگاوە نیوەکان یاخود بەرەو پێشچوونە نیوەکان چین دەربارەی ڕێکەوتنەکەی نێوان هەولێر و بەغدا، ئایا بەڕاستی ئەم جارە کێشەی موچە لە نێوان هەولێر و بەغدا چارەسەر دەبێت؟ زۆر سپاس کاک سامان، سڵاو بۆ بەڕێزت بۆ بینەری کەناڵەکەتان. زۆر سپاس. ئەمڕۆ تەسەورەکەم ئێستا وەفدی هەردوولا لە کۆبنەوە بن. ئەمڕۆ کۆبنەوەیەکی یەکلاکەرەوەی هەیە، ینی بۆ ئەوەی بگەنە تەفاهمی هاوبەش جگەلەوەیش کۆبنەوەی مەجلیسی وزاری ئابووری هەبووە لە عێراق. هەردوو حکوومەت کۆکن لەسەر ئەوەی بگەنە ڕێکەوتن، یعنی مەبەستیانە بگەنە ڕێکەوتن و بۆ ئەوەی تەمیل بکرێ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەوە زیاتر دوانەکەوێ. ئەمە ڕوئیای هەردوو حکوومەتە لەگەڵ شەریکاتی شا قسە کراوە، پێویستە ئەوانیش مرونەتیان هەبێ، ئەوانیش هاوکار بن بۆ ئەوەی ڕێکەوتنەکان بگەنە دەرەنجامێکی باش. جگە لەوەیش ئەو لایەنانەی لە دەرەوەی عێراقیش مهتەمن بە مۆزعی باشبوونی پەیوەندیەکانی نێوانی هەرێم و بەغداد یان تێک نەچوونی پەیوەندیەکانی نێوانی هەرێم و بەغدا، یان مهتەمن بەوەی کە پێشیان وایە بەڕاستی لە ئەنجامی هەبوونی کێشە لە نێوان هەردوو حکوومەت فەرمانبەرانی هەرێمی کوردستان باجەکەیە دەن کە ئەمەش پێچەوانەی دەستورە، ئەمەش کاریگەری نەرێنی هەیە لەسەر یعنی لەسەر ئاڵۆزبوونی پەیوەندیەکانی نێوان هەردوو حکوومەت. وەکوتم ئەو لایەنانەیش کە بەتەنگ نەمانی کێشەوەن، بەتەنگ ئیسیقراری عێراقەوەن، بەتەنگ ئەوەن کە هەردوو لا حکوومەتی فیدرال ڕێبکەون، ئەیانەوێ ئەمڕۆ بابەتەکە کۆتایی پێبێ بۆ ئەوەی سبەی کە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانە ئەنجامی هەموو ئەو کۆبوونەوانە کە کراون، چ یەک دوو ڕۆژ لە هەولێر، چ ئەوەی
ئێستا لە دوێنێ و ئەمڕۆ شەر کۆبوونەوەی بەردەوام هەبووە ڕەشنووسێک مەحزەرێک حاضر بکرێ و لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران ئیقرار بکرێ و بڕیاری نهایی لێ بدرێ. یاک شوان زۆر جار ئێمە ئەزمونمان هەیە لەگەڵ ئەم ڕێکەوتنانە یاخو زۆر جار گلەیەوە دەکرێت کە ئەم ڕێکەوتنانە خەڵکی باڵادەست و بڕیار بەدەست تێیدا بەشدار نین. ینی بەڕاستی بۆ منیش جێ پرسیارە ئەمانە کێن کە ئەم ڕێکەوتنانەکەن ئایا تەنها هەندێک لیژنەی تەکنیکی و داراییە کە ئەمە کات دواتر کێ بڕیار لەسەر ئەمایە پرسیارە جدیەکەوەیە بۆچی بۆ لە ساستی باڵا ئەم ڕێکەوتنە نەکراوە و بڕیاری لەسەر بدرێ بۆ ڕەنگە سبەینش بڕاتان ئەنجومەنی وەزیران بەردەم سوودانی ئایا گرفتی بۆ دروست نابێت یا ئەمانەی کە ڕێکەوتنەکەکەن بە پوختەی ڕێکەوتنەکەەوە بڕیاری شیان لێداوە کە جێبەجێ بکرێت. خۆی پێشەوەی کۆبنەوەکان بکرێت بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێم لەگەڵ ڕئیس لەگەڵ بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی فیدرال و لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی دادوەری قسەی کردووە یعنی زەمینە سازی تەواو کراوە بۆ کۆبوونەوەکە جگەلەوە وەکوتم ئەوە هەیە خەڵکی تریش لە مەسەلەکە چاودێریەکەن یعنی زەمینە سازی کراوە لە دوای گفتوگۆکان دەرکەوتووە بابەتەکە لەسەر ڕقەمە لەسەر ئستحقاقی شەریکاتە لەسەر کەمیە ئەو ڕێژەیە نەوت کە هەناردە بکرێ مەسەرەن خوێندنەوەی جیاوازە لەسەر مەسلەی داهاتی نانەوتی لەسەر ئەمانە بووە ئێخۆ ناکرێ هەردوو سەرۆکی حکوومەت بێندا بنیشن لەسەر ئەم وردەکاریانە چونکە ئەوان مەبدەئیەن بە تەلەفۆن قسەیان کردووە بۆ گەیشتونەتە ینی فکرەیەکی هاوبەش و هەردوو لایش مەبەستیانە کە کێشەکە کۆتایی پێبێت چارەسەر بکرێ هەنگاو نەنین بۆ ئەوەی بەڕاستی چونکە وەکو ئەزانین ینی بابەتەکە ینی زۆر قورس بوو گەیشتە ئەو ئاستەی حکوومەتی هەرێمی تر خۆی بڕیار بدات چارەسەری گرفتەکە بکە هەر چۆن هەبێ و بە هەر میکانزمێکە بێ ئەگەر بەغدا بەردەوام بێ لەسەر ئەوەی کە وەکو ئەوەی ئەو کتابەی وەزیری مالی عراق کردوێتی موچەی هەشت مانگەدا خۆ حکوومەتی هەرێم ئەبواە ینی بیری لە چارەسەرێک بدۆزرایەتەوە بەڵام کە ئەو چارەسەرە تاکلایەنانە حکوومەتی هەرێم دۆزیەوە ئەو کاتە بەڕاستی بابەتەکان ئاڵۆسترە بوو عراق لە بەردەم انتیخاباتە بارودۆخی ناوچەکە بەگشتی ئاڵۆزە یعنی فاکتەرێکی باش نەبوو بۆ ئایندەی عراق لە ڕاستیدا بۆیە هەردوو لا ڕێککەوتون کە کێشەکان چارەسەر بکەن و ئەو نقطانەی ئەو خاڵانەی کە ناکۆکی لەسەری هەیە چه ڕازیکردنی شەریکاتی ئەوەی لە بواری نەوتی شەکەن و عقدیان لەگەڵا کراوە لە هەرێمی کوردستان چ مەسلەی ڕێژەی ئەو نەوتەیە نێرنە دەرەوە وەکوتم چێ مەسلەی داهاتی نانەوتی لەسەر هەموو ئەمانە لە دووسێ ڕۆژە لە تەفاسیل ئەم وردەکاریانە باسەکرێ و ئەوەی ئێمە پرسیارمان کردووە ئەنجامەکان زۆر باشن ئینشاءڵڵا لەو هەفتە ئەم بابەتانە کۆتایی دێتتر ئەگەر لە ئاخیری هەفتە بێ یان لە هەفتەی داهاتوو بێ میکانزمی تەمیلکردنی موچەی مانگی 5 دەست پێەکە ینی جەناب دەوتت مانگی 5 ینی خەڵک چاوەڕێ دوو موچەی پێ بدرێ ئایا ئەمە ڕاستە یا تەنها قسە لەسەر نردنی موچەی مانگی 5 ئەکرێ جارێ نەخۆی ڕێککەوتنەکە بۆ تا مانگی 12ەیە ینی تا مانگی 12 ئەو موچانی کە ماوە هەروەکەوەی لە مانگی یەکیش بەداخەوە جەنابیشت لە پێشەکی بەرنامەکەت باست کرد و بەداخەوەی من لە مانگی یەک ڕێککەوتین ینی ڕێککەوتنێکی کۆنکرێتی هەردوو وەزیری دارایی حکوومەتی هەرێم وەزیری دارایی حکوومەتی فیدرال تەوقیعیان کرد یعنی هیچ گرفتێک نەبوو هەر لەوێژ ڕاگەیەنرا تا مانگی 12 لەسەر بنەمای قایمەی لیستی موچەی مانگی یەکی حکوومەتی هەرێم هەموو موچەکانی تر ئەنێردرێت تەنها یەک دوو مەرجی حکوومەتی فیدرال هەبوو تاعیناتی تازە نەبێ و نازانم ئەوەی پێڵێن علا و تەرفیعەوە و شتانە لەم ساڵان نەبێ ئەگینا خۆ بەداخەوە حتا لە مەحزەری نیهایی کە بەرز کراوەتەوە بۆ ئەنجومەنی وەزیران جارێکی تێشەر ئەم بابەتەن باس کردووە بەڕێز وەزیری دارایی عراق خۆی دان بەوە دانیە ینی تەخسیساتی ئەم ساڵی حکوومەتی هەرێمی کوردستان 13 تریلیۆن و ئەوەندەیە چ زوو یعنی لە دوای
دوو مانگ ئەمەی لەبیر چوو یان کتابێکی تری کرد کە تەخسیسات نەماوە بۆ ئەو بابەتە بابەتێکی سیاسی بوو لەبەرەوە کەشێکی ئیجابی هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکان حەز ناکەم زۆر بچمە ناو تەفاسیری ئەو بابەتانە ئەوەی هەیە نەخێر تەنها بۆ مانگی پێنج نییە بەڵام ممکنە دوو موچە بە یەکەوە هەر تەمیل نەکرێت چونکە تەدقیق لە قایمەی مانگی پێنج تەواو بووە یعنی ئەو ڕۆژەی کە ئاڵۆزیەکە دروست بوو کە لە جیاتی ئەوەی قایمەی مانگی پێنج ئیمزا بکات 4-5 ڕۆژ پێش ئەوە وردبینی تیادا کرا ڕقابەی مالی هەردوو لە ڕێی خۆیاندا ژمێریاری هەردوو لە هەموو لایەنە پەیوەندیدارەکان بە ڕێخستنی قایمەی موچە ڕێی خۆیاندا هیچ ملاحەزەیەک نەبوو چووە بەردەم بەڕێز وەزیری دارایی عراق بۆ ئەوی تەوقیعی نیهایی لەگەڵ لەسەر بکات و تەمیلەکە بکرێ بەداخەوە بابەتەکە گۆڕابۆیە تەدقیق لە قایمەی موچەی مانگی پێنج تەواو بووە لە مەرحەلەی یەکەما موچەی مانگی پێنج دێت دواتر بە تاکید بە دوای ئەوەی شایەکسەر لەوانەیە چەند ڕۆژێکی بوێت تەدقیق لە قایمەی مانگی شەشیش بکرێت و موچەی مانگی شەشیش بێت. کاک شوانیانی ئەم جارە بەڕاستی جۆرێک لە جۆرەکان دڵنیایی دەدرێت لەسەر جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنە و بەبێ کێشە بەڵام بۆ هەموو کەس ینی جێی پرسیارە زۆر جاریش خۆشت بۆ چوونەکانت ینی لەسەر عێراق بە گومانەوە مامەڵی لەگەڵەکەی منیش بە گومانێکدا بنێم ینی ئەگەر چییە لەوەی کە بۆ نمونە ئەم ڕێکەوتنە لە چەند مانگی داهاتوو دیسان کێشەی بۆ دروست نەبێتەوە ینی ئێمە قسە لەسەرەوەکەین کە موچەی مانگی پێنجات ئایا 6 و 7 و توزانم تا هەشتیش ئێمە گرفتمان بۆ دروست نابێت ینی گرنتی چییە بجارە بۆ نمونەم ڕێکەوتنەوە کراوە تا ئێمە کۆتایی ساڵی قسە لەسەر موچە نەکەین خۆی وەکۆڵێ بابەتەکە گەیشتوتە ترۆپ ینی هەموو کۆبوونەوەکان هەموو هەوڵەکان هەموو وەفدەکان لە پێناو چارەسەرکردنی کێشەی موچەیە یعنی بۆ ئەو نقطەیەکە ئەم بابەتە چارەسەر بکرێت بە تایبەتی موچەی مانگی 5 و 6 خۆ پێشتری شەروا بوو 15 ڕۆژی تر لە عێراق 15 ڕۆژی تر لە عێراق موچەی مانگی حەوت دەست پێیەکە وەکوتم کەشێکی ئیجابی هەیە هەموو ئەگەرەکان هەموو قسەی کۆبوونەوەکان بەو ئاراستەیە کە ئەم کێشەیە چارەسەر بکرێت تا مانگی 12 دوایەوە ئەگەر لە عێراق انتخابات بکرێ و قانونی موازنەی 2023-24-25 کۆتایی دێت ئەبێ موازنەی قانونی تازە بێت ئەبێ ڕێکەوتنی تازە بێت هەتا بۆ پێکێنانی کابینەکە بۆ بەرنامەی کاری کابینەکە بۆیە بۆ ساڵی 2006 قسەی تازە و ڕێکەوتنی تازە دێ بە تاکیدی وەکی تریش یعنی نەک من وەک پەرلەمانتار تۆ وەک سەحافیە ئەو وەک هاوڵاتیە هەموو خەڵک بگەڕێتەوە بۆ دواوە تەماشای ئەزمموی ڕێکەوتنەکانی حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدرال بکە تەماشای پاشگەزبوونەوەکانی حکوومەتی فیدرال بکات تەماشای حزوری ئەجیندایەکی خراپ لە ناو حکوومەت لە دەرەوەی حکوومەت لە بەغدا بەرامبەر هەرێمی کوردستان بکە گومانەکە مەحقولە ینی خۆ ئێمە ناڵێن ینی 100% ئەوەی ئەکرێت چونکە خۆ وەکووتم ئێمە لە یەکی دوو ڕێکەوتین آخر کاک شوان قسەکەت بیر نەچێ بامە پرسیارەکان بە دوو شێوە بکەم لە جەناب جوابم بیتەوە یەکەمیان ئەوەی کە تۆ باس کرد لە ئێمە لە سەرەتای ساڵە ڕاست دەکەی تەنانەت وەزیری دارایی وتی ئێمە ڕێکەوتنمان کردو تا کۆتایی ساڵ کێشەی موچە دروست نابێت بەڵام لێرە پرسیارەکەوەی ئایا ئەم ڕێکەوتانە ڕێکەوتنی نووسراون لە نێوان هەولێر و بەغدا بۆی سبێنێگە پابندیەک نەبوو لە هەر لای بڵی کاکەوە تا ئێمە ڕێکەوتماکە واژووی لەسرە ئەوان پابند نابن بەمە ئەمە با پرسیارێکم بێ ینی جەنابەت وەڵام بیت و پرسیارێکیش بەڕاستی گلەیی لە هەرێمە بۆ کە پابند نەبووە بە ڕادەستکردنی داهاتی نەوت و نانەوتی ئەم جارە بەڕاستی ئیدەی هەرێم خۆی لەم دەرئێشەیە بە دوورە گرێت تاو ڕادەستیەکات بەڵێ خۆی هەموو ڕێکەوتنەکانی ئێمە نووسراو بووە تەوقیع کراوە کە باسی بێمتمانەیەکەین بەداخەوە خۆ مەسەلەکە ئەوە نییە ئیشکال لە نەوعێتی ڕێکەوتنەکە هەبێ یعنی ڕێکەوتنەکان لە ڕووی یعنی زەوابتی هەر ڕێکەوتنێک کە لە نێوان هەر لایەنێک لە دنیا بکرێ هەموو ئەو زەوابتانەی تایە دوو تەرەف هەیە تەوقیعەکەن مەحزەرە نووسن بەرزێکەنەوە بۆ ئەنجومەن بە وردەکاریەکانەوە وەزیران موافقەکە
بە هەموو وردەکاریەکانەوە خەڵکی تری تایە ڕقابەی مالی تایە نازانم ینی تەقریراتی تایە هەموو ئەو ڕێکەوتنانەی کراوە بۆچی لایانی هەرێمی شتێ بڵاو ناکاتەوە بۆ نمونەوەی کە کراوە بڵێ کاکەوە تا من کردومە لەگەڵ ئێوە ڕێکەوتنامەکەیە بەڵام ئەو ێستا پێ و بابەت نابێ دانی ئەم شتانە نابینرێت کاک شووە ئێوە تا هەمومان ئەڵێن ئەزانی چی هەرێم خەمێکی گەورەی هەیە هەرێم لە خەمێکی گەورایە کە فەرمانبەرەکانی بێموچەند بەغدا موچەی فەرمانبەرانی بڕیوە ئەمە غەدرێکی گەورەیە ئێستا بچێتەوە ناو جەدەلێک و ئەم ئەوراق دەرکاو ئەو ئەوراق دەرکاو بچینە ناو ئەم جەدەلە ڕویاکە ئەوەیە ئەوانش کە هەوڵە دەن کە فشار دروستەکەن ئەڵێن ڕێک بکەوت کە ئێمە بچینە ناو ئەو جەدەلە و خۆ وەختی خۆی ئەم قسانە کرا هەموو لایەکرا سەرۆکی حکوومەت کردی خەڵکی باڵا لە وڵاتە کردی ینی وتیان گوتراکە ئەمانە پەشیمانە بنەوە نەک ینی خۆ بابەتەکە ڕوونە ئێستا تۆ من پێم وایە لەگەڵ جەنابی شاهەر باسم کرد جگەل لە دەستور کە ئەمانە پێشێلێکن دەیان مادەی دەستوریە زیاد لە 50 مادە پێوەستە بە ئەوەی هەرێمی کوردستانەوە پێشێلیان کردووە باشە ئێمە لە چوارچەوەی هاوپەیمانێتی ئیدارەدانی دەوڵەتە کە لەگەڵ حکوومەتی عێراق لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی ناو هاوپەیمانەتی ئیدارەدانی دەوڵەت لەگەڵ ئیتاری تەنسیقی پارتی وەکێتی ڕێککەوتین لەسەر بەرنامەی کاری کابینەکەی محەممەد شیع سوودانی یەکێ لەو خاڵانە مەسلەی بودجە و ینی بودجەی هەرێمی کوردستانە یاسای نەفت و غازە کۆمەڵی خاڵی ترە ئەمە هاتە پەرلەمان لە پەرلەمان دەنگی بۆ درا من پێم وایە یەکەم جارە لە پەرلەمانان نزیکەی 300 پەرلەمانتار ئامادە بێ هەمومان دەستمان بەرزۆ کردەوە یەک دەنگی ناڕازیش نەبوو مەسەلا مەبەستم پرسیارەکەی جەنابتە خەلەلەکە ئەوە نییە هەرێم نەزانێ ڕێکەوتن بکایان نووسراو نییە لە هەموو دنیا دەستور دایکی هەموو یاساکانە ئیستقراری دەوڵەت ڕەبتە بە جێبەجێکردنی دەستورەوە لە دەستوری عراقیشاڵێ یەک پارچەی لە دیباجەکەی ئاڵێ یەک پارچەی ئەم عێراقە پەیوەستە بە جێبەجێکردنی ئەم دەستورەوە ئەوانە دەستورە پێشێلەکەن هەر هیچ بانەچینە ناو تەفاسیلی دەستور مادەی 140 دەیان مادەیترە کە ئەگەر پێ زۆر جاشگلەی لە هەرێمەکرێت لە هەنێک بابەت هاویش پابند نییە ینی پابند نابێ بۆ نمونە بە مادە وەکوچی هەرێم لە چیانی بۆ نمونە لە گرێبەستە نەوتی و غازەکانە بۆ نمونە لەمەی دوای یا ڕادەستنەکردنی نەوت و داهاتی نانەوتی یعنی ئەمانە بەڕاستی گلەی عێراقیشن لە هەرێمەکرێت گرێبەستە نەوتیەکان وەزارەتی نەفتی عێراق شکاتی کرد لە مەحکەمەی فیدراڵی لە هەرێمی کوردستان لە وەزارەتی سامانە سروشتیەکان لەو کۆمپانیانەی لەگەڵ هەرێمی کوردستانە عەقدیان هەیە مەحکەمەی فیدراڵی ئەڵێ ئەو عەقدانەی کۆمپانیاکان کردویانە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی سامانە سروشتیەکانە عەقدی یاسایی بێکێشن هیچ خەوشێکی نییە بۆ غازەکەیش وایە شتاوەیەک لای نەبووە لە تەعدیلی قانون چۆن؟ ئەڵەم بۆ غازەکەیش وایە یا هێشتا دادگا بڕیاری نەیاوە ئەم گرێبەستەی گوێرەی دەستور لەبەر ئەوەی یاسای لە دەستورە لە مادەی 111 و 112 باسی مەسلەی نەوت و دەرچوونی یاسای نەوتەکە یاسا هەموو یاسایەکی فیدراڵیە بێ لە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی فیدراڵەوە بێن لە دەستورە ئەڵێ باسی میکانزمێکی کردووە ئەوەی لە پێشڕوخانی سەدام هەرێم بۆ خۆی ئیدارەی خۆیەدا و بەغدا ئیدارەی خۆیەداڵێ بۆ دوای ئەمە ئەبێ یاسایەک دەربچێ لە پەرلەمانی عێراق ئەمە ڕێک بخە لەبەرەوەی دەستور لە مەسلحەتی ئێمەیە بەغداد ئەنجومەنی وەزیرانی عێراق ناچێتە ژێرباری ناردنی ئەم یاسا بە گوێرەی وەکوتم بەرنامەی کاری کابینەکەی محەممەد شیع سوودانی ئەبوایە 6 مانگ لە دوای دەست بەکاربوونی ئەم یاسایی بناردایە بۆ پەرلەمان یاساکەی نەناردووە وەکو وتم حکوومەتی فیدراڵ خۆی مەسئولە لەوەی کە بۆچی یاسای نەفت و غاز دەرناکات جگەلەوە ئێمە یاسای نەفت و غازمان هەبوو لە پەرلەمانی کوردستان دەرچوو بە گوێرەی دەستوری عراقی هەر بڕیارێ لە پەرلەمانی کوردستان دەربچێت مەفعولە یعنی کاری پێکرێ یاساکەی ئێمەشیان هەڵوەشاندەوە لەبەرەوەی بەڕاستی وەکوڵێ لە چوارچەوەی ئەو سیاسەتەی بۆ ئابڵوقەدانی ئابووری ئێمە نەبیێڵن نەوت بفرۆشین نە موچەمان بۆ بنێرن نە یعنی تووشی ئەو بابەتانەمان بکەن بۆیە بەڕاستی ئەوەی حکوومەتی عێراق پرسیارەکەی جەنابەت ئەڵێ عەقدەکان عەقدی قانونیە هیچ ئیشکالێکی نییە هەتا ئەوە نییە لە تەعدیلی قانونی موازنەی 2025 لە مادەی 12 پەرلەمان دەنگمان بۆ دا کە $16 بدرێ بۆ هەر تێچووی هەر بەرمیلێکی نەوتی بۆ کۆمپانیاکان یەکە تۆ ئەڵێ
$16 لە وەزارەتی مالی عێراق بیدا بە کۆمپانیەکان بەو معنایە ئەم عقدانەی ئەم کۆمپانیانە لەگەڵ وەزارەتی سامانە سروشتەکانە قانونین هیچ خەوشێکی نییە. باشە کاکشوان خوا بۆسە لەم دوایە ئەم گلەی و گازندە و شکات و سکاڵاکاریە لەسەر چی بوو کە بۆ نمونە وەزارەتی نەوتی عێراق کردی لە حکوومەتی هەرێمی کوردستان گوتی من ئاگاداری و گرێبەستە نیم کە لە ئەمریکا کراوە. سوودانیاڵێ من لە ڕێگەی ڕاگان و زانیومە ئەم گرێبەستە کراوە. ئێخۆ ئەمانە جۆرێک لە جۆرەکان ینی کاری پێکەوەیی و یاسایی تێکەیە. ئەمانە هۆکارن زۆرجار. ئەزانی خۆ کاک سامان لە ئاخیرە شەرت نییە ئەوەی عراقی لێ تەواو بێ ئەوەی وەزارەتی نەوتی عراقی لێ تەواو بێ ئەوەی هەرێم ئەلێ بۆ تەواو نییە. مەسەلەن دوو کۆمپانیا بێن عقد بکەن بای $100 میلیارد زیاتریش. تەسەورەکەی دەستوری عراق نەخوێنەوە تەسەورەکەی ڕێکەوتنەکان نەخوێنەوە. دوایی ئەم دوو کۆمپانیای کە عقدیان لەگەڵا کراوە هەمان ئەم دوو کۆمپانیا لەگەڵ هەرێمی کوردستان و سامانە سروشتیەکان عقدیان هەیە 15 ساڵە لە هەرێمی کوردستان ئەم دوو کۆمپانیا ئیشەکەن. محکەمەی فیدراالی وتوتی ئەم عقدانە دروستە هەمان ئەو دوو کۆمپانیان ئەوەی پرسکردن و پرسنەکردنەوە هەر لەوێش سەرۆکی حکوومەت ڕایگەیان وتی ئێمە بڕۆینەوە فعلەن ئەم بابەتە لەگەڵ وەزارەتی نەفتی عێراقا باسەکەین کۆبوونەوەی لەسەرەکەین خۆ ئەڵامیش نەکرایت نازانم و کارەکە تێکچوونی دۆخەکە هەردوو حکوومەتە بەڵێ ئەڵام هیچ کۆبوونەوە و دانیشتنیە نەکرا لەسەرەوە. ئیتر لە هۆکارەکەی ئایا ئەم زویربوونی هەرێمە بەرامبەر بە بەغدا لە مۆزوعی موچەکە یا ئەم هاتنە پێشەوەی شەڕ و ئاڵۆزیە ڕوویە هۆکارەکە چی بوو؟ نا هەر ئەوان یەکسەر هەر بەشێک لە هۆکارەکەی ئەو عقدە بوو کە زانیان ئەمە بۆ ئایندەی هەرێمی کوردستان فاکتەرێکە بۆ گەشەکردنەوە بۆ گەشەکردنی ژێرخانی ئابووری بۆ بێمنەتبوون لە بەغدا لە ڕووی داراییەوە لەوانەیە عقدەکە لە مەسلحەتی هەندێک دەوڵەتی ئەولاولایشی دابێ هەندێک ئەجیندای سیاسیشی تێکەوت جگەل لەوە ئەو یەکسەر بڕیاری دا کە پەشیمان بووە لە ڕێکەوتنەکەی مانگی دوو کۆتایی مانگیەک و سەرەتای مانگی دوو وەزارەتی دارایی عێراق پەشیمان بووە لەوێ ئەڵێ 11 تریلیۆن هەیە لێرە کتابێکی کردو ئەڵێ هیچ تەخسیسیان نەماوە. محقوو لە وەزیری دارایی عێراق لە کۆبوونەوەیەکا بێ 6 ڕۆژ کۆبوونەوەکە بەردەوام بێ لەگەڵ وەزیری دارایی هەرێم لەگەڵ ستافی ڕقابەی مالی هەردوو لا خەڵکی تەکنیکار لەوێ ڕێک بکەون کە تا مانگی 12 موچە لەسەر ئەم ڕێکەوتنە بدرێ ئاگای لەوە نەبوو هەرێم تەخسیسی دوو مانگی ماوە وەکوەوەی لە کتابەکەی دواتریانە کە بارودۆخەکەیان تێکدا ئەو کاتبی وتایە وەرە هەرێمی کوردستان ئێمە باجارێ لەسەر 3 مانگ ڕێکەوین چونکە ئێمە ئەتوانین تا مانگی 5 موچە تام دەینێ تا مانگی موچەی مانگی 4 تام دەینێ ئەخۆ ئێمە کۆبوونەوەکە هەمووی 50 ڕۆژی فەرق بوو. ئەمە چی بوو لە پراوەزارەتی دارایی عێراق پەشیمان بووە و کتابێکی کردووە و ئەڵێ ئەبێ هەموو فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە برسا بمرن. ئەم بڕیارە چۆن هات؟ ئێساش بەڕاستی ئەمە بۆ من جێی پرسیارە بۆ خەڵکیش کاکشوان بەپێی نووسراوەکەی وەزیری دارایی تەمەنای ئەوەم نەیەکردن کاکشوان بەپێی نووسراوەکەی وەزیری دارایی کە ئێمە پارەمان نەماوە لە بودجەیە لەم لایش ئەڵێ ئەگەریە وەڕێ بکەون و داهاتی نانەوتی و نەوتی ڕادەست بکەن ئێمە موچەتان بۆ نێری ئێمە وەکو هاڵێ بانێکە و دوو هەوا ڕێک ئاوایە ئەمە چۆن ئەمە پرسیارە جدیەکە پرسیارە دروستەکە هەر ئەوەیە کە جەناب تێکەی تۆ قرار بێ هیچت لای من نەبێ هیچ پارەیەکت لای من نەبێ چۆن دوایە چمە ژێرباری ئەوەی 10 تریلیۆن و لای منە یعنی بە قسەی بە کتابەکەی وەزارەتی مالی عێراق ئەڵێ نەمەسەلە نەوتە نەمەسەلە داهاتی نانەوتیە نەمەسەلە تەوتینە هیچ مەسەلەیەک نییە کێشەکە وایە ئەم هەرێمی کوردستانە بە گوێرەی قانونی موازنە پارەی نەماوە ئەی پارەم نەماوە ئیسە چۆن لەگەڵ ماڕیەکەوی تۆڵێ بەڵێ پارە هەیە ئەیبی نییە موچە بۆ نێرم بەڵام وەرە 200,000 منێرە 280,000 بنێرە وەرە 50,000 داهاتی نانەوتی مەدەرێ مەسەرەن 100,000 دەرێ کە هاتیتە ناو مردەکاری و تەفاسیلە ئەمار بۆ خۆی بەتاڵبوونەوەی نووسراوەکەی پێشووە هەر ئەوەیە کە ئێمە ئەمانوت ئەمە بابەتێکی سیاسیە بەڵام خەڵکە بووە ڕاوێشکار و دەمڕاستی بەغدا و دەمڕاستی بەڕێستە ئیفسامی نا بابەتەکە ئەوە نییە مەسەل ئەوەیە هەرێم نەوتە دزیە داهات هین ناکە کتابەکەی وەزارەتی مالی عێراقی خۆی وان ناڵێ
خۆی ناڵێ مەسەلە نەوت دزینە خۆی ناڵێ مەسەلە ئەوەیە داهاتی ناوخۆ تەسلیم ناکرێ بەڵام ئەمانەی لای خۆمان لەبەرەوە خۆیان هەڵەبژێرن بۆ پەرلەمان لەبەرەوە دەنگ بێرن لەبەرەوەی فەرمانبەری داماوی ئێمە هەمووی لە ژێر زەختێکی زۆر گەورایە لە 2014ەوە تا ئێستا نیوە موچە و ڕبە موچە وەرەگرێت دێن لەم فەزا ئاڵۆزا ئەیانەوێ ئیستیغلالی گیرفانی بەتاڵی خەڵک بکەن چونکە ئەزانن کە خەڵک ڕقێ گەورەیان بۆ خەڵک دروست کرد بەرامبەر حکوومەتی هەرێم لە پشتەوە دەنگەکانیان بۆ دێتەوە بۆ پەرلەمان ببنە ئەندام پەرلەمان و کورسی زیاتر پێبێنن و بۆ ئەوی لە پەرلەمانی عێراق و لای محەممەد شیع سوودانی بە هێزێکی تازە خۆیان پیشان بدەن بارحاڵ بەشێک لە کێشەکان ناتەبایی ناوخۆیە زۆر بەشێک لە کێشەکان منەمەوێ سەریح بن هی ئەوەیە یەک هەڵوێست نین هی ئەوەیە تۆ تەماشاکە خەڵک ئامادە نییە لە ناوخوا دابنیشێت بڵێن کاکە وەرن ئەوە ئێستا ئێمە کێشەیەکمانەیە ئێمە هەمومان هاوڕاین لەوەی ئەمەی بەرامبەر فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەکرێ غەدرە هەرکێ بیکە هەر چۆن بێ لە ئاخیرا فەرمانبەرانی ئێمە بێموچە و بێپارە و لە بارودۆخێکی زۆر خراپن ئەوەرن دانیشن بزان چی بکەین چۆن چارەسەری بکەین ئامادە نییە بێ ئەم دانیشتنە بکە بەڵام ئامادەیە بچنە لای بەڕێز محەممەد شیع سوودانی و یەکی ئەڵێ فڵان کەس بنێرم حەلیەکە و یەکی ئەڵێ ئەوە چوومە لای بەخوا محەممەد شیع سوودانی یەک خەلەلی نییە حکوومەتی هەرێم فیرعەونە و باشە تۆم دەمەتەقی لەگەڵ ئەوە ئاکەی بڕۆ لە بەرامبەر حکوومەتی هەرێم سەرۆکی حکوومەتی هەرێم بڵێ تۆ فیرعەونی بڵێ خەلەلەکە ئەمەیە و ئەوەیە یعنی بەداخەوە بەشێک لە کێشەکان ئەو ئیزدیواجەتەیە هەیە ئەو مزایدەیە کە هەیە بۆ دەنگکۆکردنەوە و بۆ زۆر جاشەڵێ کاکە حکوومەتی هەرێمی کوردستان گوێ لە ئێمەمانە ناگرێت و گرفتی بۆ ئێمەش دروست کردووە لە بەغدا نازانین ئەو بانگی کرد کاک سامان بانگی کرد گوێی لێ بگرێ حکوومەتی هەرێم بانگی کرد گوێی لێ بگرێ یەکەم جار جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێم وتی وەرن فراکسیۆنەکانی بەغدا هەمووتان وەرن لەگەڵ من ئێمە دابنیشن هەرچیتان هەیە پێمان بڵێن هەرچیمان هەیە پێتانەڵێن وەرن دابنیشین با بزانین چۆن ئەم بارودۆخەی تووشی موچەخۆران بووە ئەم بارودۆخەی ئەگەر ئێمە کەم تەرخەمین ئەگەر بەغدا کەم تەرخەمە هەرکێ کەم تەرخەمە وەرن دانیشن با چارەسەرێکی بکەین ئەو لەگەڵ ئەم ئێمەدا نانیشی ڕاکات مەرحەبایەکی تەیفسامیەکە و ڕسمێکی ئەگرێت و دێتە دەرەوە ئەڵێ نا با بە حکوومەتی هەرێم و با بە کێشەوە چۆن حەلەکرێ 15 ساڵە ئێوە هاان لە ڕێی بەغداوە و لە پشتی حکوومەتی هەرێمەوە ئەچنە لای محەممەد شیع سوودانی و زۆر جار ئەوانیش قسەی خۆشتان بۆ فڕێدەن و بۆ ئەوەی درزەکە گەورە بێ لە هەرێمی کوردستانە و بەڕێز یوسف کیلابی و گروپی تێرنە سلێمانی لە ژێر خێمەکانە و 15 ساڵە خەریکی ئەمن حەلتان نەکرد خۆتان بزانن حکوومەتی عێراق حکوومەتە حکوومەت ئەمە لەگەڵ حکوومەتی هەرێما چارەسەرەکە لەگەڵ توا چارەسەری ناکات ئێوەرن هاوکاری حکوومەتی هەرێم بن با چارەسەری کەن دوایی لە ناوخۆی هەرێمی کوردستان هەرچیتان هەیە چۆن منافەسەیەکەن لەسەر میکانزمێکی تەندروست سیر ئۆپۆزیسیۆنی دنیاکەن بزان چۆن منافەسەیەکان نەکبێت تۆ لەسەر گیرفانی بەتاڵی فەرمانبەران جەوەکەوە ئاڵۆز بکەیت هەتا کێشە بۆ ڕێکەوتنی هەردوو حکوومەتیش دروست بکەیت باشە کاک شڵا من پرسیارێکەکەم باسی کیلابی و بڵێن هاو ئاوازەکانیت کردیانی کیلابی و هاوڕێکانی وا بڵێم لە ناو پەرلەمانە هەر بەجددی ئەمان هاتنە سلێمانی گویان لە مامۆستایان گرت لە مەسەر مۆزوعی موچە وتیان چارەسەر هیچیان وت ینی چوونە لای سەرۆکوەزیران بۆ چارەسەرکردی ئەم کێشەیە لە پەرلەمان قسەیان کرد لەسەری وەڵا جا ئەگەر شتێکیان بووتایە شتێکیان بکردایە بارودۆخەکە بە ئەمڕۆ گەیشت جگەلەوە ینی خۆمە بابەتێکە هەرچەند دەرکردنی قسەکردنی هەندێک گروپ هی گروپی تایبەت ئێمە گروپێکمانەیە پەرلەمانە لە من بپرسە لە پەرلەمانتارەکانی تر بپرسە ئەوانەی کە مزایدەیەکەن ئەوانەی کە دەستی بەڕێز یوسف کیلابی ئەهێنن بۆ ئەوەی کێشەیان بۆ چارەسەر خۆزگا بەڕێز یوسف کیلابی هاوکاری ئێمە بۆیە بۆ چارەسەرکردنی کێشەکان پەرلەمانتاری عەرەبەیە هاوڕێ ئێمەیە لە پەرلەمانە بەڕێز ئەحمەد جبوری با ناوەکەی بێنم لە پەرلەمانە هەڵساوە لە تەنیشت منە ڤیدۆکەی هەیە حەزەکەی دوایی بۆ تەنێرم ئەڵێ بەڕێز سەرۆکایەتی پەرلەمانی عێراق ئەوەی بەرامبەر فەرمانبەرانی هەرێمی کوردستان نەکرێ و بەستوتانەتەوە بە کێشەکانی نێوان هەرێم و بەغدا گەورەترین غەرقی قانونیە پێچەوانەی دەستورە قابلی قبول نییە خەڵک لە پەرلەمانە کە نایشیە و مزایدەش ناکە و پەرلەمانتار بەو شێوە لەگەڵ ئێمایە لە سەنگەرێکا بۆی کێشەکان چارەسەرکە لەو پەرلەمانتارانە بپرسە بزان لەسەر موجە و بودجەی هەرێمی کوردستان کۆمنتەکانی بەڕێز یوسف کیلابی لە گروپی پەرلەمان چۆنە باوەڕەکەی جگەلەوە ئەو پەرلەمانتارەی خۆمان نزانیە یعنی پەرلەمانتاری ئێمە هەبووە کووردە قسەی کردووە
باسی بەڕێز یوسف کیلابی کردووە هەموویان بۆ سکرین کردووە نردویانە ها تەجەسوس جاسووسی ها بەڕێز کاک یوسف کیلابی سەیر ئەو پەرلەمانتارەی پارتی کە چی پێڵێ لە تەلەڤیزیۆن لە گروپ سەیری کە بەڕێز یوسف کیلابی لە گروپی پەرلەمان بە کوردی سکرینەکانی دانیاوتی ها ئێوە چی بە منەکەن لە کوردستان یعنی هەندێک خەڵ لێرە تەجەسوسەکە بە دوای ئەوەیە ڕێک بکەوێت لەگەڵ بەغا بۆی هەندێک خۆمان نەزانین گەندە هەموو زانین گەندەڵی لە بەغا چۆنە پارەی دەستکەوێ کۆنتراکت عەقدێکی دەستکەوێ هەندێکیشی بۆ ئەوەیە بەم زمانە ئەزانێ خەڵک لە حکوومەتی هەرێم تووڕە و خەڵک پارەی پێ نەبوو لە ئاخیرا بە دوای بەدیلێکە گەڕێ دەنگی پێ بدا من لەگەڵ ئەوەم میکانزمی کۆکردنەوەی دەنگ هەرچۆن بێ بۆ هەر کەسێک وارد دەچۆن بێ دەنگ کۆکاتەوە بەس ئەبێ لەسەر بنەمایەکی ئەخلاقی بێ لەسەر بنەمایەکی دروست بێ بەڵێ زۆر باشە باسیمان کە تەیف سایمیمان کە وەزیری دارایی لەکوای ئەم ڕێکەوتن و گفتوگویانە بەڕاستی ونە یعنی ئێمە گرفتەکەمان زۆر جارەیە لەگەڵ ئەوایە ئێمە کێشەکەمان زۆر جار لەگەڵ ئەوایە زۆر جاریش هەر ئەو بووە وای کردووە کە کێشە بۆ موچەی خۆرانی هەرێمی کوردستان دروست ببێ ئایدە کێشەکە تەکنیکی بووە دارایی بووە سیاسی بووە چونکە بەڕاستیەوەش ئەوترێت لە پشتیەوە دەگوترێت ئەو نووساوی کە ئەو دەری کردووە وتوێتی من ئەزانم ئەمە نایاساییە بەڵام ناچارم واتەوەی کە باسەکرێت دەوڵەتی قوڵ لە عێراقا بەڕاستی ئەمان بڕیارەیەن چی بکرێ و چی نەکرێ زۆر جاریش سوودانی هاتووەتە ژێر باری ئەم دۆخەی کە ئیتر بەسەریە چەپێنراوە لەمەیە ئێمە ڕێکەوتنەکەمان بەڕاستی لەگەڵ سەرۆکوەزیرانە دواتە شۆڕە بێتەوە بۆ وەزیری داراییە وەزیری دارایش ئاگاداری ئەم ڕێکەوتنەیە کە ئێستا لە ئارە هەیە خۆی بەڕاستی من پێم وایە جارێکی ترشە لە میدیا وتم هەرچەند کەشەکە ئیجابیە مهمەکە ڕێککەوتنە لە ئاخیرا ئەگەر ڕێککەوتن بکرێ تەسەوڕ ناکەم وەزیری مالی عێراق هیچ ملاحەزەیەکی هەبێ بەڵام بۆ ئەو هەنگاوانەی بەرامبەر هەرێمی کوردستان ئەگیرێتە بەر لەوانەیە غەدر بکەین تەنها بڵێن ئەمە بەڕێز تەیف سامیە لە حەقیقەتە یعنی خۆی بەشێکە لە پرۆسەکە بەشێکە لەوەی کتابەکە بەشێکە لە ئیمزاکە ئەمە وەکو تۆ وتت دەوڵەتی قوڵە ئەوان بەرنمەیان هەیە ئەوان پلانیان هەیە ئەوان پیلانیان هەیە یعنی بیر لەوەکەنەوە لەگەڵ ڕووداوەکانی ناوچەکە لەگەڵ حەدەسەکانی بەغدا لەگەڵ هەر بابەتێک چه هەنگاوێ بنێنجا ئەم هەنگاوە جاری وا هەیە لە ڕێگەی مدیرعامیەکەوە ئەیکرد بینیمان لە جارەکانی پێش و وەزیری مالیە کورد بوو ئەهاتون لە ڕێی مدیرعامیەکەەوە زەختیان لێ کرد مدیرعامەکە خۆ عیدامی ناکەی چی لەوە ئیمزای ناکەم يعني وزير أيوب بيكا مدير عام يا مدير عام جمهورية عراقي ونايكم ما بس مويا أوان استراتيجية كي قول يعني هي دين سيدي برو انتخابات تشينيستا يعني أما يكيك اللي خما جورا كان بداخل أوان هن كومالي برلمانتار كومالي كتلي سياسي كومالي حزبي سياسي للعراق جماهير إخوان وابرورد كردوا ككي دجبي برامبر هريمي كردستان ديسان أوانش كرسية هين دەنگە هێنن وەک چۆن لە کوردستانیش کێ جوێن و پارتی بدە بە تایبەتی لەم منتیقە بەداخەوە کێ زۆر قسە بە حکوومەتی هەرێم و بە پارتی بکە ئیتر بەداخەوە جەماوەرێکەیە وا پەروەردە کراوە وا چاواشە کراوە دەنگە داتە ئەوەی تر و ئەیکاتە ئەندام پەرلەمان ئەمە لە خواری شەرتەواوە ئەمە یەکێکە لە ئیشکالێکی گەورە ئەبێ لە بنەڕەتەوە چارەسەر بکرێ ئەمانە دێن بە دوای کێشا گەڕێن کێ توندیۆ بەرامبەر هەرێمی کوردستان کێ قسەی زبر بێ کێ لە ڕووی واقعیەوە کێشە دروستکە موچە ببڕێ بودجە ببڕێ ڕێ لە پێشکەوتن و ئاوادانی هەرێمی کوردستان وەرگێ ئەمە دەنگە ئەهێنێ ئەبێتە پەرلەمانتار بۆیە ئەمە یەکێکە لە کێشەکان و بڵێ ینی ستراتیژێکەیە پلان هەیە پیلان هەیە وەکوتم بۆ ئەوەی زۆر جار کێشە بۆ خودی محەممەد شیع سوودانیش دروستکەن بۆ کابینەکەی دروستکەن جاری وایە دیسان تێکەڵاوە بنەوە لەوانەیە بەڕێز ڕێزوزەرایش ئاگای لە هەندێ بابەت هەبێ ئەوش بچێتە ژێرباری هەندێ بابەت بۆی هاوسەنگی ڕێک بکاتەوە جاری وا هەیە محکەمە بەکارەهێنن تۆ نبینی لە عێراقا باشە هۆکار چیە ینی لە پڕ شش ئەندامی دادگای فیدراڵی دەست لە کارە کێشێتەوە ئێخۆ مەسەلەکە قانونی نییە سیاسیە
قانونێ لە 2012 و 13 لەسەر خۆر عەبدوڵا دەرچووە و ئەو کاتە ئیتفاقی لەسەر کراوە. ئێستا گروپی هەن دژی دەوڵەتی کۆیت و خەلیجن و دێن بابەتەکە دێننەوە و دەی محکەمەی فیدراڵی دووبارە بڕیار بدە و بڕیار نەدەی واو لێکەم و دەمادام ئەوە نابێ دەی ئیستیقالە بکەن و نۆ ئەندامی محکەمە ئیستیقالەیە کات و نەخێر ئەمە بان بدەن با ئەمانە بێنەوە ئەبێ سەرۆکی محکەمە داوای تەقاعود بکات و بابە ئەمە بابەتی سیاسیە، ئەمە بابەتی قانونی نییە، یعنی غەدرێکی گەورەیە. ئێمە خۆمان کورد لە خۆی ئەیکا کە پێی وایە پەرلەمانتارێ دێ ئەڵێ کاکە بەڕێ سەرۆک وەزیران لە ژێر ئەمری قانون و لە ژێر ئەوە فشاری لەسەرخۆ ئەو فیرعەون نییە بڕیار بدە. کورد با بەم پاکانەکردنە چییە؟ یعنی هەر خۆیان لەوانەیە بەداخەوە ینی بەشێک لە کێشەکان بۆ چارەسەرکردن ئەگەر بمانەوێ کێشەی بە تایبەتی کێشەی موچەی فەرمانبەران چارەسەر بکەیت بە شێوەیەکی دائیمی، پێویستە یعنی یەک دەنگ و یەک هەڵوێست بین، پێویستە لەسەر بابەتەکانی تر هەر منافەسەیەکمانەیە لە پەرلەمانی کوردستانە هەرچی جۆرە منافەسە و شەڕە کورسیەک ڕووەدا با ڕووبدا تەبیعیە. ئێمە بنەماکانی دیموکراسی لە کوردستانە چەسپیوە، هیچ حزبێک حزبی قائید نییە و هیچ حزبێک لە کوردستانە بەتەنیا ناتوانێت حکومت پێک بهێنێ. بۆیە ئەم ململانیە لەسەر دەنگدان، لەسەر کورسی هێنان، لەسەر هەژمون بەردەوامە بێن، موچە ببڕێیان نەبڕێ، ئەم ململانێ لە کوردستانە بەردەوامە بێ. کارەسات ئەوەیە تۆ بێی یعنی کۆمەڵێ نقطەی حساس استیغلال بکەیت و تێکەڵاوی ئەم ململانەی هەرێمی کوردستان بکەیت. جا پەرلەمانتارە یاڵێ ئێوە بۆ لە کوردستان وایە ئەبێ ئەم ناکۆکێ بێنە بەغداد. کاکە لە کوردستان هەرچەندی منافەسە بکەیت تەبیعیە بگاتە هەرکوێ لە ئاخیرا موچەی فەرمانبەران ناکرێتە ئامانج. بەڵام کە تۆ لە بەغدا ئەچی ئەدەیتە سێنگا بۆ محەممەد شیع سوودانی ئەڵێ هەموو شتەکان قانونیە نەخێر موچە بڕێ حەقلای بەغدایە، ئەمە وا ئەەکەی بەغدایش حاڵەتێکی لا دروست بیوە هەست بەم ناکۆکێ گەورە ئەکات. یعنی ئەم کارەساتە ڕووبدا کە فەرمانبەرانی ئەکرێنە ئامانج و موچیانە بڕێ. بۆیە بەڕاستی هەندێک نقطە هەیە مەسەلەن چۆن لە بابەتی هەڵەبجا هەمومان بەیەکەوە پەلاماری ستەیژماندا وتمان دکتۆر شاخەوان بڵێ موافق، لە بابەتی مەسەلەن گەڕانەوەی عیقاراتە هەمومان بەیەکەوە پەلاماری هەندێک لە پەرلەمانتاری سونەماندا کە عنسوری بوون ئەیان و ئەمە نابێ بڕوا و ئاستی شەڕە بیانی بووە شەڕە ناو پەرلەمانە. بۆ ئەم نقطانە چۆن پەلامارە دەین؟ ئەبێ بۆ نقطەکانی تریش کە نقطەی مشتەرەکن. موچەی فەرمانبەران بابەتێکە پەیوەندی نییە بە پارتیەوە، پەیوەندی نییە زۆر جار وایە حساب کراوە کامە پەیوەندی بە پارتی وایە، پەیوەندی بە سەرۆکۆزیرانی هەرێمی کوردستانەوە کە پابەت نابێت بە ڕێکەوتن. ینی زۆر جار بۆتە بەڕاستی وەکو تۆڵێ ئێستا ئێمە لە بەردەم هەڵبژاردنای بۆستە کەرەستەی بانگەشەی هەڵبژاردن خۆتۆ ئەگەر بۆ نمونە ئێمە وای دانی کێشەی موچە چارەسەر کرا چۆن دژی حکومەت بۆ نمونە قسە بکرێت. ئایا بۆ نمونە باوای دانێن سەرۆکۆزیرانیش بیری لەمە نەکردو تۆ کام کێشەی چارەسەر کا بۆی کە هیچ نەبێ. من گوێم لە کۆنگرەکەی بوتی ئێمە دائیم لە سەرکەوتنەکانە خەڵک زۆر خۆیەکا بە خاوەنی بەس کە لە شکستەکانە کەس نایە لەگەڵت. بۆ ئەمەش ینی بەڕاستی هەوڵ دراوە ئەم جارە پابەندێکی تەواوە بێ بۆی کە ئەم کێشێت چارەسەر بکرێ و نەبێتە باس و خواست لە ناو خەڵکە. ئەزانی کاک سامان ئێمە هەر با وەکو عائیلەیە سیر بکەیت جەنابی ڕئیس عائیلەیەکی مەسلحەتی تۆ چییە؟ ئەم عائیلەی تۆ کوڕەکە و پارەی پێ نەبێ، موشکیلە دروست ببێ، کێشە دروست ببێ. باشە مەسلحەتی بەڕێز مەسرور بارزانی چییە؟ هەندێک پەرلەمان ئەڵێ ئەمە بە بەرنامە حکوومەتی هەرێم ئەیەوێ فەرمانبەرە هەندێک پەرلەمانتار و ئەمەی ئۆپۆزیسیۆن و نازام خەڵکی سیاسی چاواشەکات ئەڵێ ئەمە بەرنامەی پارتی و حکوومەتی هەرێمە ئەیانەوێ موچە نەدرێ. تۆ ئەم چاواشەکاریەکە یعنی مەسلحەتی مەسرور بەرزانی چییە موچە نەدرێ تەخیر ببێ؟ چی لەوە باشترە بۆ پارتی و بۆ حکوومەتی هەرێم بۆ کاک مەسرور چی لەوە باشترە؟ بەقووەتریەکە جوانتریەکە لە ناو خەڵکە لە ناو فەرمانبەرانە کە 29 ڕۆژجارێ و 30 ڕۆژارێک موچە بدا. باشە کاک مەسرور بارزانی خۆی هەست بەمە ناکە. ئەمە چاواشەکاریە. من پێتەڵێم زۆر جادەوتێ لەبەر بەژۆندی سیاسی خۆیان مەسلحەتی دارایی خۆیان نانێم ڕێکەوتەکە بۆنەوە داهاتی ناوخۆ داهاتی نەوتە برێ بۆ حیزب بۆ کۆمپانیەکانی حیزب ئەو کاتە ئەمە نامێنێ.
نییە داهاتی ناوخۆ ئێمە خۆ ئەوان لەسەر داهاتی ناوخۆ ڕاستە گلەیەکەن کاتێک بە هۆکارێکی سیاسی موچە ڕائەگرن خۆ ئەبێ عێراق هەندێک قسە بکات بڵێ کێشەکە ئەمەیە کێشەکە ئەوەیە ئەگینا داهاتی ناوخۆ مەسەلەن هەموو شتێ ئیتیفاقە من 50 ملیارم بردووە ئەو توێتی کەمە مەسەلەن ئێخۆ لە ئاخیرا پەنجاکەی وەرگتووە موچەی نردووە ئەگەر وەکو ئێستا بیوتایە ناینێرم 50 ملیار نییە 80 ملیارە ئەو کاتە هەمومان ئاڵای نەحکومەتی هەرێم هەموو بابەتەکە ڕوون و ئێستا من و تۆ قسەمان لەسەر ئەوە کرد نەمانەوت ئەجندای سیاسیە تەیب سامیە دەوڵەتی قوڵە ئەوت کاکشوان مەسەلەکە لەسەر 30 ملیارە حکوومەتی فیدراڵ ئەڵێ بۆ 30 ملیارەکە 50 نردووە 80 نردووە حکوومەتی فیدراڵ ئەمە ناڵێ لە ڕاستیا وەزارەتی مالی ئەمە ناڵێ ڕاستە قسەیان نەیە ئەمانە بۆ مبڕات بەکارهێنن بەڵام دوجاریش نردویانە و توانە هیچ کێشەمان نییە و تا مانگی 12 ئەینێرین و اینجا بۆ 30 ملیار مەحقولە تۆ تریلیۆنێ ببڕی ملیۆنێک و 100,000 موچە خۆر بێبەش بکەی ئێ 30 ملیارە 50 وەرگرتووە هەر چۆن تۆ بڕیاری وادەی کارەساتە هی 8 مانگە بڕی ئێ ناتوانانی بڵێ 950 ملیار حەقی موچەیە لەبەرەوە 30 ملیار کەمتان نردووە وەزارەتی مالیە 920 ملیار بنێرن ئەو کاتە حکوومەتی هەرێمە بێ خۆی تەرتیبی کە ئەو کاتە هەمومان ئاڵێن لە حکوومەتی هەرێم لە سەرۆکی حکوومەتی ئەڵێن هەرێم ئەڵێن ئێوە ئەگەر حکوومەتن بۆ ناتوانن 30 ملیار دینار تەرتیب بکەن بۆ موچەی فەرمانبەران یعنی قسەیەکی سەریحترمانە بێ مەسەلەکە ئەمە نییە مزایدەی سیاسی بابەتەکەی تێکداوە لای خەڵک ئەجندای سیاسی هەیە دوایش بەداخەوە تۆ کە دەوڵەتت نەبوو کە بارودۆخەکە ئەوەیە ئێمە لە ئاخیرا ئەبێ هەر بگەڕینەوە بۆ بەغداد بەغدادیش ئەمە ئەوان یعنی وەکو ئەوەی وتم بە ستراتیژێکی قوڵەوە کار لەسەر بە مەرکەزی بوونی بەغاکەن پەلوپۆ بڕینی نەک هەرێم پەلوپۆ بڕینی محافەزاتی شەکەن ئەیانەوێ هیچ محافەزەیە دەسڵاتی نەوێ هەموو شتەکان بچێتەوە بەغدا باوەڕیان باوەڕەکەی کاکە بەرزترین کەسایەتی یاسایی دادوەری سەرۆکی ئەنجومەنی دادوەری تەسریحێکی هەبوو 6 مانگ پێش ئێستا ساڵێ پێش ئێستا ئەڵێ ئەوەی فیدراڵی بۆ هەرێمی کوردستان دەستە بەربوو تقریبان ئەڵێ لە دەستمان دەرچوو جارێکی تر یەک هەرێمی فیدراڵی لە عێراقا نایڵین دروست ببێ ئێتۆرە قانونیەک وەرە وەکو سیاسیەک شرۆڤەی ئەمە بکە باوەڕیان بە فیدراڵی نییە باوەڕیان بەوە نییە تۆ هەرێمێک بێ خۆ ئابووری خۆ گەشە پێ بدەی هەژماری خۆتت هەبێ مۆزەف و ڕقم حسابی خۆی هەبێ لە هەموو شارەکان دەیان ATM هەبێت و لە جیاتی ئەوەی بگەڕێتەوە بۆ بەغدا تۆ مۆزەفی خۆ وردە وردە ئەم کێشانە حەل بکەی ئەزانێ ئەو کێشەی مالی و حەل کرد غاز و فرۆژ خاوەنی نەوت بووی مەساڵح و بۆ دەوڵەتان و بۆ کۆمپانیەکان دروستەکە ئەم جار هەڵهەڵی تر و لا دروستە بێ خەمی ئەوەیە تموحی گەورەتر و بۆ دروست بووە ئەم جار ئەزانێ نقطەی سەرەکی کە تێیتە سەری دوای ئەوەی کێشەی مالی و نێڵا دێتە سەر کەرکوب شەڕی ئەوەکەین ئەبێ مادەی 140 جێبەجێ بێ کەرکوب گەڕێتەوە ناوچە کێشە لە سەرەکان کە بە زۆری دەبابە داگیریان کرد لە دوای 16 ئۆکتۆبەر ئەگەر کێشەی مالیمان نەبێ بەڵام ئەوان ستراتیژێکی ئاقلانەیان هەیە هەموو کێشەکە ئەسڵەن بودجەیشمان لە بیر چووە هەموو کێشەکەمان خڕکردوێتەوە لە بابەتی موچە لە بابەتی موچەش ئێستاش بەس خەمی مانگی 5 و 6 مانە یعنی ئەمە بەرنمەیەکی زۆر قۆڵ ئیشی لەسەرەکە ئەمە بابەتی سیاسی ینی مزایدەی پەرلەمانتارێکەوە دوای دەنگا ئەگەڕێ ئیستیغلالی ماندوێتی فەرمانبەرانەکە ئەمە بابەتەکە ئەو نیە قوڵە و استراتیژێکی قوڵە بەڵام من حەزم نەکرد بچینە ناو ئەم تەفاسیلە لەبەر ئەوە کەشەکەشێکی زۆر باشە بەڵام بەرەو کۆتایی بەرنمەکە ئەڕۆین با تۆزێ گەشتبین بین و دڵی خەڵکیش تۆزێ خۆش بکەیت ینی پرسیارەکەی من ئەوەیە هەر بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو دەگوترێ وتوێتی ئامادەم من مانگی 150 ملیار ینی وەکو ژمارە نا وتوێتی با لیژنە بێت ماگانە داهاتەکان کۆکاتۆ چەندێک بوو من نیوەی ئەم نەوتیش قسە لە سەرۆکان نزیکەی 300,000 بەرمیل بە کە ئەمە بدرێ بەڕاستی ئەمە کێشەکە چارەسەرەکە وانە باوەڕ بکە کاک سامان حکوومەتی هەرێم یعنی بڕیاری داوە ڕێ بکەوێت لەگەڵ بەغدا مەسەلەکەش بەڕاستی ماندووبوونی فەرمانبەرانی ئێمە یعنی ئەوە لە 2023 موچەیان بڕا 2024 موچەیەکیان بڕاوە دوو موچە تەخیر بووە ئەمە هی ئەوەیە خەمی لێ بخۆی یان خۆی وەک حکوومەتی هەرێم چارەکەیان لەگەڵ بەغا مادام دەرفەتی ڕێکەوتن لەگەڵ بەغدا هاتووەتە پێش مادام بەغدا ئامادەیە واز لەو نووسراوی بەڕێستە ئیفسامی بێنێ ئەو بابەتە هەر لابا
ئەڵێ وەرن لەسەر شتی تر ڕێ بکەین بۆی موچەکەتان بۆ بنێرین لەگەڵ سەر بابەتەکانی تر ڕێ بکەین. حکوومەتی هەرێم لەسەر هەردوو بابەتەکە کە ئێستا کرۆکی نقطەی ئەساسی گفتوگۆکانە حیوارەکانە بابەتی هەناردەکردنی نەوت بابەتی داهاتی نانەوتی حکوومەتی هەرێم یەک کێشەی نییە تەنها کێشە لە هەردوو بابەتەکە یەکەم ئەوەیەکە کۆمپانیەکان ڕازی بکرێن بۆ ئەوەی نەوت هەناردە بکرێ ئیتر 280 یان 300 حکوومەتی هەرێم کێشە زۆر باش ینی بەقسەکەی جەنابش لە بابەتی نانەوتیە بەڵێ باوتم لەسەرەوە هەر ئەو قسەکەش تەواو بکە لەسەرەوەی کە کەی موچە بەانی بە بۆچوونی تۆ کەی تەمیلی موچە ئەکرێت لە کۆبوونەوەی سبێنێ ئەکرێت یا ئەکەوێتە هەفتەی داهاتوو چکە دەگوترێت نزیکانی بۆ ناردنی موچە وەکوتم لەسەر هەردوو بابەتەکە ئیشکال نییە حکوومەتی هەرێمی کوردستان چ لەسەر بابەتی هەناردەکردنەوەی نەوت چ لەسەر بابەتی تەسلیمکردنی لە 150 ئەوەی بە گوێرەی قانونی ئیدارەی مالی هاتووەهی داهاتی نانەوتی یەک کێشەی نییە لیژنەیەک بێت داهاتی نانەوتیمان چەند بوو بە گوێرەی قانونی ئیدارەی مالی لە 150 ڕادەستەکەین نەوتیش کۆمپانیەکان ڕازی بکرێ حکوومەتی هەرێم کێشەی نییە ئەمڕۆ بەیانی ئەگەینە دەرەنجامی باش بابەتەکان کۆتایی دێ ئەوەی لای ئێمە مهمە ئەوەی لای حکوومەتی هەرێم مهمە جارێک قەرارەکە بدرێ تەمویلەکە بکرێ کە قەرار درا موچەی مانگی 5 وەکو قۆناغی یەکەم جارێ بنێ درێ هیچ ئیتر ڕێکارەکان وەکو زانیاری تۆ بڕیاردەری براکسیۆنێکی گەورەی لە پەرلەمانی عێراقی ئەم هەفتە کۆتایی دێ ئەم بابەتانە یعنی هەفتەی داهاتوو موچە دێت هەفتە ئەم بابەتانە چ ئەمڕۆ لە کۆبوونەوەکانی ئەمڕۆ چ لە کۆبوونەوەکانی ئەمڕۆ چ لە کۆبوونەوەی بەیانی ئەنجومەنی وەزیران چ دوو بەیانی شکۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێم هەیە بابەتی ڕێککەوتن و ناردنی موچەی مانگی 5 کۆتایی دێت ئیتر لە ئاخیری هەفتە تەنویلەکە بکرێ یان بکەوێتە سەرەتای هەفتەی داهاتوو هەردوو لا ڕێ ئەکەون و موچەی مانگی 5 ئینشەڵا دێت ئینشەڵا زۆر سپاس گەلێ سپاس کاکشوان کەلاری بڕیاردەری فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق زۆر سپاس کە میوانی زوم بوو زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوکو ئێستا بینەری بەرنامەکەم بەخواتان ئەسپێرم خواتان